لە یاریەکانی هەفتەی سێمی خولی پلەیەکی کوردستان زانکۆی جیهان لەسەر یاریگای دووەمی یانی هەولێر پێشوازی لە دهۆک کرد. لە نیوە یەکەم هەردوو تیپ بە هەستیاریەوە دەستیان بە یاری کرد. ڕێژەی دەرفەتەکان بۆ تۆمارکردنی گۆڵ کەم بوو. هەر بۆیە یاریزانەکان چۆن هاتنە نێو یاریگا هەروەش گەڕانەوە بۆ ژووری خۆگۆڕین. لە نیوەی دووەم یاریەکە ڕکابەرێکی بەهێزتری بەخۆیەوە بینی. هەردوو تیپ پەلەی گۆڵ تۆمارکردنیان بوو. کۆمەڵێک دەرفەتیشیان بۆ هەڵکەوت بربەستی یەکسانی بشکێنن. لە خولەکی 78 دانا عوسمان بە لێدانی ڕاستەوخۆتوانی زانکۆی جیهان لە یاریەکە بە گۆڵ یەکەم پێش بخات. دهۆکیەکان هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیان دەدا، بەڵام پێی نەگەیشتن و یاری بە تاکە گۆڵێکی بێوەڵام بە سوودی زانکۆی جیهان کۆتایی هات. ڕاستی ئێمە لە سێم یاری خۆمان لە خولەکە لە دوو یاریان بەرامبەر ئەو یانانە یاریمان کرد کە تازە لە خولی نایب هاتوونەتە خوارە. ئەوەش بۆ ئێمە زۆر قورس دەبێت. بەڕاستی ئێمڕۆ لەوانەیە ینی دۆک بە ئاستێک لە ئێمە زۆر باشتر بوون، زۆر منەظەمتر و ڕێکتر یاریان کرد. بەڵام خی گەورە ئێمە مۆفەق کرد و توانیمان گۆڵێک بکەین. بەڵام سەبارەت بە تیپەکە ئێمە نوێیە، زیاتر لە 16 یاریزانی نوێم ساڵ پەیوەندی بە تیپەکەەوە کرد. ئەوش بە ڕایەنەر زۆر قورس دەبێت، بتوانێت ئینسیجامێک و تێکەڵکێشێکی باشکە لە تیپەکە. ئینشاڵڵا دەتوانین هەتا کۆتایی دەورەکە لە منافەسە بینەکە بە سەریش کەوتین کارێکی باشترە بێ ئینشاڵڵا. بەڕاستی پلانی ئێمە بۆ سێ خاڵی یاریەکە بوو. گێمیەکەمش ئێمە باشتر دەرکەوتین، هەلمان دەستکەوت، توانیمان فشارێ لەسەر زانکۆ دابرین، بەڵام ئەو هەلانەیان نەخۆستەوە. بەڕاستی بۆ گێمی دووەمش پلانمان هەرەوە بوو ئێمە سێ خاڵەکە بێنین و بتوانین کۆنتترۆلی نیوەی یاریگا بکەین. کردوبمانش، بەڵام دیارە ئەو معلوماتانی کە ئیدەین بە یاریزانەکان ئەمانش خولی پلەیەکە، لەوانەیە 100% نەتوانن تەطبیقیکەن. بەم شێوێ زانکۆی جیهان بە دوو سەرکەوتن لە سێ یاری بووە خاوەنی 6 خاڵ و بە کاتی لە خانەی دووەمی ڕیزبەندیە. دهۆکیش بە سەرکەوتنێک و 3 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.